که عیدا قیامته ام حارزی روبین ام هاتین دیره ما عیدا ما لبیجا خاجی کرد و عید القیامه عیدا حمی ملت ارمنی پیروز دکم عیدا تایبتیه ام هیکو چتین عیدا مازنه عید القیامه جشن تایبتی که هیکو وک همین جشن سحارتین جشن سینگ چند عیدای کدو تایبتی و جشن ام پیکا برنیاس بو خالتی کو خالت حمید یعنی بزرگ خالت کیفا پیکاتید ام پیروز بای خو آرسته حمی مسیحیین جهان نتیم تایبتی ین کردستانه ام فستیوالا که پیک اتبو ل پیشنگاکه که بخشی سوان 28 بخشی سوان بجداری کردبو 69 کتابخانه سرتایی 26 کتابخانه ناوندی دوانوندی بجداری کرد ل پیشنگاکه و فستیوالا کش پیک اتبو ل شانوگری گروپی هالپرچه سرودی عراقی شانەگەری قائمە پێشکەشمان کرد بە ناوی باباوکم ڕازی بێت باس لەوە دەکات کاتێک کە هەر کچێک بۆ شەشی ناوەندی تاو دەکات پێویستە بە دڵی خۆی ئەو بەشە هەڵبژێرێتەوە حەزی پێێتی نابێت ماڵەوە ماڕێگری لەوەیە بکەن بتوانین لەگەڵ خوێندکاران و مامۆستایان هیمەت بکەین ئەو ساڵ فێستیڤاڵی نوێمی پەیمانگەی هونەرە جوانەکان ساز بکەین لە ڕانیا ئەو بەشەی کە ئێوەش دەیبینن ئەمە بەشێکە لەو کار و چالاکیانەی کە خوێندکاران و قوتابیان لەم ساڵی خوێندندا ئەنجامیان داوە ڕاستی من خۆم یەکەم ساڵە بەشداری دەکەم لەبەرەوەی بەهۆی ئەو قەیرانوشتەوە چەند ساڵ بوو فیستیڤاڵ نەدەکرا بەڵام ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بەشداریم کرد و پێم وایە ئەنجامێکی باشی هەبوو. حتى انها بطولة كان سركفتيها يعني ملتي خوا زاروكي خوا السري نحس الله وكون زانر وجافاي كردستاني روشكي طيبت شرو بافچون وخرابي راسي جرينجاي بيرفي داويها جبو زاروكي ما جبو بيش روجا ما ام قال كيف خوش راستي گور به مستوى گور يعني هبونا انا گور ديرك قامشلو مستوى باشه گور هبونا انا قلت باشه وانا بنسيتي ما شاركان فيه وينجز محترفين محمودي